هاوڵاتیان بە جۆرێک گیرۆدەی ساڵە قەیراناویەکان بوون دەربازبوون بە ئەستەم دەزانن لە سایەی نوخبەیەکی حکومڕان کە پێیان وایە ئیرادەی چاکسازی و گێڕانەوەی دۆخێکی ئارام بۆ ژیانی هاوڵاتیان لە هەگبەیاندا نییە، بۆیە ئومێدی پێکێنانی بەرەیەک دەکەن باشووری کوردستان لەم دۆخە دەرباز بکات. لە 2017دا تەنها کۆمەڵێک بەڵێنی بەرپرسان لەلایەن خوانەوە کە ڕاگەیەندرا بۆ هاوڵاتیان هیچی تر نەبوو و ئەوەی لە دەستشماندا بریتی بوو لە 150 خاکی هەرێمی کوردستان لە سایەی ئەم دوو جوود دەسەڵاتەی کە دەستیان بەسەر خاک و ئاو هەوای هەرێمی کوردستان دەگرتووە. دۆخی حکومڕانی و گوزەرانی خەڵک لە کوردستاندا ساڵ بە ساڵ لە جیاتیەوەی بەرە و باشتربوون بڕوە بەردەوام بەرەودواوە گەڕاوەتەوە بە بۆچوونی من هۆکاری ئەمەش پەیوەندی ڕاستەخۆی بە هەبوونی هەندێک کلێن و کەم و کوڕی لە عەقڵێتی نخبەی حکومڕانی کوردیدا و هەروەها لە سیستەمی حکومڕانی کوردیدا هەیە. وەڵڵا ئێستا ژیانی خەڵک لەو پەڕی نەخۆشیدایە، لەو پەڕی ئازاردایە، لەو پەڕی ناڕەعەتیدایە. بۆچی وایە؟ کاکە معاشی خەڵک بڕا، نەوتی خەڵک بڕا، کارەبا بڕا، یۆ لێبرا. پێم سەیرە ئەوانە خۆ بە حکومەت دەزانن و بەڵام هیچ بەرنامەیەکیان نەبوو بۆ حکومەتەی. زۆرم پێ سەیرە. داوام ئەوەیە کە ئەمانە بەخۆیان دابستنەوە بەسە هەتا کەنجێ، کاکە پارە بۆ خواردیان، کاکە نان بوو بڕیان، کاکە حکومەتیان کرد پێیان نەکرا، بەسە هەتا کەنجێ. قەیرانێکی گەورە دروست بە لە کوردستان و وەزای کوردستان خاچی کوردستان زۆر لەدەست درا و وەزەکی ناخۆش و بەڕاستی بەسەر کوردستان هات ئینشەڵا باش دەبێت. چاودێرانیش پێیان وایە ساڵی 2017 وێڕای ئەوەی ساڵێکی شوم بوو بۆ هاوڵاتیان و موچەخۆران و دەڵێن سەرەڕای قوڵکردنەوەی قەیرانی دارایی و پێنەدانی شایستە داراییەکانی هاوڵاتیان و موچەخۆران بەڕێوەبەرانی هەرێم لە ڕووی سەربازیشەوە شکستیان هێنا و نیوەی خاکی کوردستانیان لەدەستدا کە بە خوێنی سەدان پێشمەرگە ڕزگار کرابوون. حکوومەت تا سەرێسخان لە 2017 شکستی خواردووە، تا سەرێسخان لە 2017 بڕوان نەگەڕێتەوە، هەم حکوومەتەکە بڕوان نەگەڕێتەوە، هەم 2017ش تەمەنا دەکەین کە هیچ ئومێد بەخشنین بۆ 2018 چونکە ئەمانە سوورن لەسەر بەردەوامبوونیان لە گەندەڵی لە داگیرکاری لە دزینی پارەی نەوت بۆ هەندەران بۆ ئەوروپا، بڕۆن ویکلیکس بخوێنەوە، بڕۆن ئاژانسەکانی KGB و بابەتە گرنگەکانی هەواڵگری جیهانی سیرکەن بۆیە تا ئەندازێک دەستمان لەوە خاوکر ئەگەنا سوورین لەسەر ئەوەی کە ئەبێ ئەم حکوومەتە شکست خواردووە لە 2018دا بڕوات و نەمێنێ حکوومەتێکی نیشتیمانی فریادڕست بۆ ئەم میلەتە پەیدا بکەیت. لە کۆتاییەکانی ساڵی 2017ەوە جارێکی تر هاوڵاتیان و موچەخۆران لە پێناو بەدەستهێنانی ماف و داخوازیەکانیان ڕژانەوە سەر شەقام و داوای ژیان و گوزارانێکی شایستەیان دەکرد. بەڵام لە جیاتی بەدەنگەوە هاتن و هەوڵدان بۆ چارەسەری کێشەکانی هاوڵاتیان جارێکی تر دەسەڵات لە پێناو مانەوەی خۆیان هێزی سەربازیان بە چەکی قورسەوە لە زۆربەی شارەکانی سنووری پارێزگای سلێمانی جێگیر کردو بە زەبری هێز بڵاویان بۆ خۆپیشاندانەکان کردو ئامانجی ڕوون و گەورەی خۆپیشاندەرانیان بەلا ڕێدا برد. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕی.